یاریەکانی خولی عێراق جارێکی دیکە دەست پێ دەکەنەوە دوای وەستانی بۆ ماوەی 2 هەفتە بەهۆی یاریەکانی هەڵبژاردەکانی عێراق لە پاڵەوانێتیەکان. یانی هەولێریش دوای دەست لە کارکێشانەوەی تەها قادیر ڕاهێنەر و ئەحمەد شوکری یاریدەدەری یەکەم یاری لەسەر دەستی ئەحمەد مناجد ئەنجام دەدات و ئامادەکاری تەواوی بۆ یاریەکە کردووە. بەڕاستی ئێمە وەکو یانەی وەرشی هەولێر تا ئێستا بێ ڕاهێنەر بوون چەند ڕۆژێکە، بەڵام ئێستا ڕاهێنەریان هێناوە و تیپەکە هەروەکو خۆیتی تەنها ئەوەیە کە ڕاهێنەر چۆن مامەڵە لەگەڵ فەریقە دەکات، چۆن تاکتیک دانێ و ئەو شتە دەگەڕێتەوە سەر ڕاهێنەر. بەڵام ئێمە وەکو یاریزانەکان 3 یاریە تامی برنەوەمان نەکردووە، هەرچەندە بەرامبەر یانی شورتە دەبایە بیبینەوە لەبەرەوەی فرسەمان زۆر چوان زۆرمان هەوڵداکە ببینەوە، بەڵام ئیتر تعادل بوو. بەڵام ئێستا ئەمڕۆ لە ناو یاریگای خۆمان یاریمان هەیە لەگەڵ یانەی نەزەفیژێکی کە لە باشترین تیپەکان، بەڵام ئێمە دەبی ئەو هەڵە بقۆزینەوە لەبەرەوەی دەبی بە هەر نەوعێک بێ بە هەر شێوازێک بێ و تامی برنەوە بکەین. یانی هەولێر ڕۆژی هەینی کاتژمێر 5 و 15 خولەکی ئێوارە لەسەر یاریگای خۆی ڕوبەڕووی نەجەف دەبێتەوە. هەردوویانە کۆتایەکەی مەشقیان بەر لە 24 کاتژمێر لە یاریەکە لەسەر یاریگای فڕانسۆ هەریری ئەنجامدا. هەولێر لە توانەکانی شێروان کوردستان و ئاکام هاشم و هەڵۆ فایق بێبەش دەبێت بەهۆی پێکانەوە. بەڕاستی تیمەکە بە باشی ئامادەیە، ڕاست بێ ڕاهێنەر بوون، بەڵام یاریزانەکان هەروەک خۆیانن بەس ئەوە نەبێتن دووسێ یاریزانمان پێکانیان هەیە دوورن، بەس ئیشاڵە ئەو نابێتە ڕێگرێک لە بۆی ئەمە کە سەرکەوتن بەدەست بێن هەر چۆنێک بێ ئەمە خۆمان باشە ئامادە کردووە. لە بدایەتیش باسمانەوە کردی ئەو تیمە پێویستی وەیە کە سەبری لەسەر بژیرێتن لە 3 یاری یەکەم ڕاستە ئێمە سەرکەوتنمان بەدەست دێنەوە، بەس وەکو ئەوی کە خەڵکێکی ڕاضی شایدی ئەوە دەدەن ئاستێکی باشمان پێشکەش کردووە. ئیشاڵە ئێستا ئەو ئاستە بەردەوام دێن بەس بە گۆڵکردنەوە بە 3 خاڵ بەدەستهێنان بە هەڵەی تاکەسی ئەوانە گۆڵمان خواردی، بەس ئیشاڵە ئەوانە هەوڵمان چارەسەر کرد و سەبر فەرقەکە بەرەو باش دەڕات. یانی هەولێر تاوەکو ئێستا تامی سەرکەوتنی لەم وەرزەی خولی نیابی عێراق نەکردووە و لە کۆی 3 یاری تووشی شکستێک و 2 یەکسانی هاتووە و با 2 خاڵ لە خانەی 13می ڕیزبەندی دەبیندرێت. یانەی نەجەفیش یاریەک بەرامبەر دیوانیە بە سەرکەوتوو دانراوە و شکستێک و یەکسانێکی هەیە و خاوەنی 4 خاڵە لە پلەی 7ەمە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.